ئەندازیارانی کشت و کاڵی لە هەر سێکتەرێکا کە اختصاسێکی تایبەت بڕوانامەیەکی تایبەت هەبێ شارەزایەکی تایبەت هەبێ لە بوارێکە ئەگەر کەسانی شارەزار لە بوارەکەدا هەبن جێدەستیان دیارە باشتر دەبێت دیارتر دەبێت بۆ بەرەو پێشبوچوونی ئەو سێکتەرە. ئەندازیارانی کشت و کاڵی داوا دەکرێت کە زیاتر گرنگی بە توانەکانیان بدرێت زیاتر بە دامەزراندنیان بدرێت لە بواری کشت و کاڵیدا بۆ بەرەو پێشچوونی ئەم کەرتە. لەسەرم بابەتە بەڕێزی وعمەر جێگری نەقیبی سنتیکای ئەندازیارانی کشت و کاڵی کوردستان لە هەولێرەوە میوانمانە ڕاستەوخۆ کاکیوە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کۆنفرانسی ڕۆژنامەوانیەکەم ڕۆتانەوە دەست پێ دەکەم. کۆنفرانسەکەتان ئامانجلی چی بوو؟ داوای چی دەکەن ئێوە؟ زۆر سپاس بۆ ئێوەش بۆ کەناڵی کورسات. ئێمە لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئەمڕۆمان داوای دەرماڵەی پیشەییمان کرد. دەرماڵەی پیشەیی بۆ دامەزراوانی ئەندازیارانی کشتتوکاڵی لە فەرمانگەکانی کشتتوکال لە وەزارەتی کشتتوکال کە پەیوەندە بە وەزارەتی کشتتوکال. ئەم فەرمانە ئەم داوایە بەڕاستی ئەمە لە چەند ساڵێکە لە عێراقدا ئەم جێبەجێ دەکرێت، ئەم مافیان پێ دەدرێتن، بەڵام ئەمە لە کوردستان لەمە جێبەجێ ناکرێت. ئێمە وەکو بەڕاستی ئەمە وەکو قانونێک وەکو یاسایە کە لە عێراق بەرکارە بۆچی لە کوردستان بەرکار نییە. ئەمە پێشترێکە داوای لە هەرچی توێژێک داوای مافێکی دارایی بکرد بە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیان وت ئەمە بەرکار نییە لە کوردستان بۆن لە عێراق نییە، بەڵام ئێستا بە پێچەوانەوە لە عێراق ئەمە جێبەجێ دەکرێتن ئەندازیارانی کشتتوکاڵی هەموو دەرماڵی پیشەیی وەردەگرن، بەڵام لە کوردستان ئەمە جێبەجێ ناکرێت. جگەلەوەی کە چەندین داوامان کردووە، چەندین نووسراومان داوا کردووە، چەندین جا لەگەڵیشان دانیشتوونە، بەڵام تا ئێستا وەکو پێویست ئەمە وەڵام نەدراوەتەوە، نەکراوەتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە با بیانی چەند ساڵ لە ڕابردوو بەڵێ ئێمە وەکو کە بەیان وتوینە بە غیر مباشر دوایی کە چەندی زار ئێمە سەردانمان کردوونە بمانەوێت بەڕاستی بە نزیکەوە ئاگاداریان بین ڕوونکردنەوەی بەرچاوڕونیی تاوامان بدەن کە بۆچی جێبەجێ ناکرێت. تا ئێستاوان بەتەنگ بە داواکارەکەمان نەهاتون تاوت بتوانین ئێمە کە ئەم بەرچاوڕوونی بە تەواوی هۆکاری جێبەجێ نەکردنی ئەم مافا بە ئەندازانی کشتتوکاڵی بۆچی لە کوردستان جێبەجێ ناکرێت. خۆشبەختانە وەزارەتی کشتتوکال بەڕێز جەنابی وەزیر لەسەر خەت بووە، نووسراویان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران کە داوایان کردو لە پاڵ داواکەی ئێمەش بە هەمان شێوە ئەوان درێخیان نەکردووە لە وەزارەتی کشتتوکال بۆ ئەم مافا جێبەجێ بکرێتن بۆ ئەندازانی کشتتوکال لە کوردستانە، بەڵام تا ئێستا لە ئەنجومەنی وەزیران ئەمە ینی تا ئێستا جێبەجێ نەکراوە. مەبدەئیەش باز دەکەن لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران جەنابی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت مەبدەئیان ڕازی بوونە ئەم دەرماڵی پیشەیی بۆ ئەندازانی کشتتوکاڵی جێبەجێ بکرێت و مافیان پێ بدرێت. ژمارەیەکی زۆر نینە ئەندازانی کشتتوکال. بەڵێ ئێمە ژمارە ئەندازانی کشتتوکاڵی کە دامەزراون لە فەرمانگەکان و یاخۆ لە وەزارەتی کشتتوکال کە ناگاتە 1700 ئەندام 1700 فەرمانبەر بۆ ئەم دەرماڵی پیشەیە کە جێبەجێش دەکرێتن، ئەمە هەر هەمووی لە 150 خۆی بۆ ئەوانەی کە لە ناو چێلگەکان و کە ممارەسەی عملی کاری کشتتوکاڵی دەکەن بۆ ئەوانی تریشی ناو فەرمانکانی ناو شارە کە لە 135 ینی بە لە کۆی داهاتی و کۆی ئەم داهاتە کۆی ئەم دەرماڵەیەش کە جێبەجێ بکرێتن بجێشی بارگەرانێکی زۆر ناخەتە سەر. بەڵێ لە 135 بۆ ئەندازانی کشتتوکاڵی ناو شارە بۆ فەرمانگەکان بۆ ناو شار، بەڵام بۆ 150 بۆ ئەوانەی دەرەوەی شار کە یاخود لە چێلگەکانی کشتتوکاڵی کار دەکەن بۆی بەرکەوتەی ڕاستەخۆیان هەیە لە کاری کشتتوکاڵی. باشە ئەندازیارانی کشتتوکاڵی لە پرسی کشتتوکاڵیدا تا چەند گرنگیان پێدراوە بۆ ئەوی توانەکانی ئەمان بە هەند وەربگیرێ بۆ جێدەستیان دیار بێت لە چۆنیتی میکانیزمی جۆرجیاوازەکانی کشتتوکاڵ بەرەو پێشبردننی پێسی بە جۆرێک لە ئەکادیمی هەیە ئەم بوارش لەم بوارەیە چۆنە بابەتەکە؟ بەڵێ ئەندازانی کشتتوکاڵی خۆی لە هەموو سەردەمێکە لە هەموو کارێکە بە ڕەبتی و پێوەستبوونێکی گرنگی هەیە بە سەرچاوی خۆراک، سەرچاوی خۆراکی مرۆڤ، سەرچاوی خۆراکی دانیشتوانی ئەم ناوچەیە. ئەمە گرنجێکی یەکجار زۆر هەیە لە ڕووی بەرکەوتەی ڕاستەوە خۆی ئەندازانی کشتتوکاڵی لەگەڵ جوتیارە بەڕێزەکان بۆ ئەوی بەرهەمێکی خۆراکی بۆ ئەم ناوچەیە بۆ ئەم شارە بۆ ئەم وڵاتە دابین بکەن. ئەمە پەیوەندێکی تەوە ڕاستەوخۆی هەیە لەسەر
ئاسایشی خۆراک ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەشی کابینێک لە دوایەکانە باس کراوە کە گرنگی بە کشت و کاڵ دەدرێت بەڵام لە ڕنگدانەوەی نەبووە لە ئاستی لە واقعدا کە ئەم گرنجیدانە چۆنە یەکێک لە کۆڵەگە هەرە سەرچەکانی گرنجیدان بە بواری کشت و کاڵ و سەرچاوی خۆراک و دابینکردنی ئاسایشی خۆراک کە یەکێکە لە دابینکردنی ئاسایشی ئەمنی نەتەوەیش ئەمە کۆڵگەی سەرچەکەی ئەندازانی کشت و کاڵیە بەڵام بەداخەوە وەکو پێویست ئێمە لە نزیکەوە ئەومان نەبینیوە چۆن براز وتیارەکانمە مەعاناتیان هەیە لە بازارە لە بەرەمهێنانە لە چۆنەتی هەموو پرۆسی کۆی پرۆسی بەرەمهێنانی کشت و کاڵی تا دەگاتە بازار و دەگرێتە دەست بەکاربەر بە هەمان شێوەژ ئەندازانی کشت و کاڵی ئەم ئاناتە هەیە ئەم کێشە گروپیانەتە هەیە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست ئاوڕێکی جددی لە ئەندازانی کشت و کاڵی لە کوردستان نەداوەتەوە. باشە دەرماڵەکە کاک هیوا دەگەڕێ بۆ سەرپرسی دەرماڵەکە ئەو دەرماڵەی کە ئێوە داوای دەکەن بۆ ئەندازیارانی کشت و کاڵی پێشتر لە هەرێمی کوردستاندا دراوە بە ئەندازیارانی کشت و کاڵی لە 2010 نەخێر تا ئێستا بەڵێ تا ئێستا نەدراوە تا ئێستا ئەم دەرماڵی نەدراوە دەرماڵی ترسناچی هەبووە دەرماڵی ترسناچی زیاد لە دەرماڵی پیشەیە ئێمە کە داوا دەکەین دەرماڵی پیشەیە بێ وەکو ممارەسەی پیشەی ئەندازیاری کشت و کاڵیە ئەمە بەستمان ئەوەیە دەرماڵی ترسناچی هەبووە چەند ساڵێکە کراوە ئەمەش ئەم دەرماڵ ترسناچی بۆ ئەوەیە کە بەرکەوتەی ئەندازاری کشت و کاڵی لە چێلگە کشت و کاڵیەکانە کە تووشی مەترسی دەبێتەوە کە ڕوبەڕووی مەترسی زۆر دەبێتەوە ئەم دەرماڵە ترسناچی هەبووە بەڵام دەرماڵی پیشەی ممارەسەکردنی یان جێبەجێکردنی پیشەی ئەندازیاری کشت و کاڵیە ئەمە تایبەتە بە ئەندازیاری کشت و کاڵی وەکو پیشەکە ممارەسە دەکات لە هەر شوێنێک و لە هەر ئاستێک و لە هەر زۆر هەر بەڕاژێش لە ڕاژەکەیانە هەر ئەندازیاری کشت و کاڵی ناوەکەیان هەیە لە نێو فەرمانگەکانە لە نێو وەزارەتی کشت و کاڵە لە کاتی کارکردنە ئێمە بەڵێ ئێمە کوسنتیکای ئەندازاری کشت و کاڵی ئێمە زیاتر ئێمە باسی مافی ئەندامانی خۆمان دەکەن کە ئەندازارانی کشت و کاڵی و دەرسی کۆلژی کشت و کاڵینە و بەڵام بوارەکانی تر بۆ دەرماڵی مەترسی هەبە بەڵام دەرماڵی پیشەی ئێمە بۆ ئەندازارانی کشت و کاڵیمان پێویستە داوامان کردووە تەنها بۆ ئەندازارانی کشت و کاڵی باشە ئێستا هەنگاوی ئەمڕۆ کە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەتان ساز کرد دیارە چەند جارێکیش داواتان کردو بە نووسرا و بە بەیاننامە و من نووسراوەکەی جەنابیش ئێوەشم بینی هەنگاوی داهاتووتان چی دەبێت فشارەکانتان بۆ سەر حکومەتی هەرێمی کوردستان دەچیە بێت بۆ وەزارەت چیە بێت بۆ جێبەجێکردنی داواکانتان سەقفێکی زەمەنیشتان دیاری کردو بۆ وەڵامدانەوە ئێمە تا ئێستا بەهۆی بەدواداچوونی زۆرمان بۆ لە وەزارەت و لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆی بگەین قۆناغی و هەنگاوەکانی ئەم مافەیە بەکوێ گەیشتووە تا ئێستا وەڵامێکی جددیمان لە ئەنجومەنی وەزیرانەوە پێ نەگەیشتووە ئەگەرچی وەزارەتی کشت و کاڵیش لەسەر خەت بوونە لەگەڵمان بە هاوەشی لەگەڵ ئێمە کەم تەرخەیمان نەکردووە بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران تا ئێستا وەڵامێکی جددیان نەداوەتەوە بۆم ئێمە بەڕاستیم هەنگاوی یەکەمانە هەنگاوی دوومان ڕێشوێنە یاسایی و مەدەنیەکان دەگرینە بەر کە ئەم مافێکی سەرەکی و یاسایی و ینی گرنگ و بایەخی خۆی هەیە بۆ ئەندازانی کشت و کاڵی ئەگەر بێت و گرنجیدان بە ئەندازانی کشت و کاڵی و وەکو کۆڵەکەیەکی سەرەکی بەرەمهێنانی خۆراک و ئاستی پسپۆڕی ئەندازانی کشت و کاڵیشان بەشان زووتیار بەڕازەکان ئەگەر ئەم مافە دابین نەکرێ کێشەیەکی تر دروست دەبێت چکە ئەمە لەگەر یاسای سەرپەرشتیکاری سەرپەرشتیکردنی پرۆژە کشت و کاڵیەکان کە بۆ دەرچوانی کشت و کاڵی دانەمەزرا و ئێستا خۆشبەختانە پەرلەمان دەرچووە ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوە کە ئیقرار لێسە کردووە وەزارەت و جەنابی وەزیریش لە نزیکەوە ئاگاداری ئەم پرۆژەیە ئەم پرۆژەی بەدامەزراون دەرسوانی کۆلیژی کشت و کاڵ کە دابەزێت لە پرۆژەکان یاخود سەرپەرشتی ئەم پرۆژانە پرۆژە کشت و کاڵەکان بکەن ئەمە لێرە مافێک بە ڕێنمایی و بە قانون ئەم مافە لە ئەندازاری کشت و کاڵی دامەزرا و سندراوەتەوە ئەمە ناتوانانی ئەم پرۆژەیە سەرپەرشتی بکە بۆیە ئەمە لە جێگای ئەم سەرپەرشتیکردنە لە جێ ئەمەی کە مافی لێ سندراوەتەوە ئێمە داوای دەرماڵی پیشەیی دەکەین بۆ ئەندازانی کشت و کاڵی دامەزرا باشە دیارە بە حکمەوەی کە دەرماڵی و پێویستی بە پرۆژە بودجەیەکە کە بۆی تەرخان بکرێت ڕەنگە پەیوەندی بە وەزارەتی داراییشەوە هەبێت ئێوە لە درێژە هەوڵەکانتانە داواکانتانە پەیوەندی یاخود کۆنتاکت و نووسراوتان هەبووە بۆ وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان ئێمە بەدەداچوونمان کردووە زۆر هەوڵیشمان داوە کە لە نزیکەوە وەزارەتی دارایی ببینین یاخود ئەنجومەنی وەزیران یا فەرمانگەی هەماهەنگی و پەیوەندەکانی لە بیان بینی کە چۆن ئەم بەرچاوڕوونی هەبێتن چۆن قسەیان لەگەڵ بکەین چۆن جێبەجێ بکرێت بەڵام تا ئێستا جوابێکی وەڵامێکی تەواوی نەداوێتەوە تا چۆن ئەوە بەدەداچوونی بکەین و بێبگەینە ڕێکەوتنیە کە چۆن جێبەجێ بکەین. باشە کاک هیوا لە نێو پەرلەمانی کوردستاندا لیژنێکی تایبەت هەیە بە کشت و کاڵ
بە ئێوە هیچ پەیوەندیەکتان لەگەڵ ئەندامانی پەرلەمانی هەڵتانداوە لە ڕێگەی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان و ئەم لیژنەوە ئەم کێشێتان بۆ چارەسەر بکرێت و زیاتر بگێڕێت بەلایەنی پەیوەندیدار؟ لە ساڵانی ڕابردوو خۆشببختانە لیژنەی کشتتوکڵی ئەندامانی لە پەرلەمانی کوردستان ئەمە لە نزیکەوە ئاگداری ئەم داواکاریە بوون ئاگاداری چۆنیەتی جێبەجێکردنی مافەکانی ئەندازانی کشتتوکڵی بۆ بەتابەت لەگە سندەکە ئەندازانی کشتتوکڵی بەڵام ئێمە چکە لەسەر باسی داراییە باسی بودجەیە باسی مافێکی دارایی ئەندازانی کشتتوکڵی بۆیە زیاتر پێیان وتیمە ڕەبتی بە ئەنجومنی وەزیرانە لە ئەنجومنی وەزیران ئەکرێ ئەم پرسا قسەی لەسەر بکرێ و بڕیاری لەسەر بدرێت چۆن ڕێک دەخرێتن لە لاو چوارچێوەی دەرماڵەکان بە گشتی دەرماڵی کوردستان ئەم یاسایە جێبەجێ بکرێتون بە دۆداچوونی بکرێت بەڵام تا ئێستا ئەمە ڕووی ڕاستەوخۆمان لە ئەنجومنی وەزیرانە چکە وەزارەتیش پشتگیری ئێمەی کردووە و نووسراویشی کردووە بەڵام لە ئەنجومنی وەزیران کارەکە ماوە. باش کاکیوە ئەماکەمە دوا پرسیار سەبارەت بە کێشەکانی دیکەی تایبەت بە سندیکە ئەندازیارانی کوشتتوکاڵی و ئەندازیارانی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستانە چ کێشەیەکی دیکەیان هەیە و تا چەند گرنگی بەم ئەندازیارانە دراوە لەم کەرتەیە؟ کاکیوە پرسییم کە کێشەکانی دیکە ئەندازیارانی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستاندا چییە؟ کاکیوە دیارە گوێبیستی دەنگی من نییە کاکیوە دیارە پێم خۆش بوو کە وەڵامی ئەم پرسیارە و کوڕخنە و گلەی یەک داوای بگاتەوە بەلایەنی پەیوەندیدار جەنابەت لێرەوە بیگەێنی. زۆر سپاس بۆ بەڕێزی و عومەر کە بەڕێزیان جێگری نەقیبی سندیکە ئەندازیارانی کوشتتوکاڵی کوردستان ڕاستەخۆ لە هەولێر و میوانی ئێمە بوون. ماندوو نەبن